لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال من لوانش 179 لوانا كاين تفسير قرآني بيروز بيم وخزمتان وبس رزامن رب العالمين وهوادان إيوي آز السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فإن كذبوك فقل ربكم ذو رحمة واسعة ولا يرد بأسه عن القوم المجرمين. بل خوشوستان دفن فإن كذبوك أجر أوان أتويان بدروزاني يا رسول الله صلى الله عليه وسلم فقل بيان بلي ربكم ذو رحمة واسعة بلي پروردگارتان خاوني رحمة بزية زور فراوانا ولا يرد بأسه عن القوم المجرمين. بلام لقل أوش كخاوني رحمة زور فراوانا بأس عذابي رب العالمين ردنا كريتوا لبرامبر كسانيشي مجرم تاوان بار. بلى فإن كذبوك طبعا هو علاقة بعد كان بيشترها كرب العالمين باسكر لازمني أواني كباسكر دفرمي لسر كسانيشي زولك تسندين شتمان للطيبات حرام كرد بسبب بغي وظلم وتزاوز وسنور بزان دنيا إتر أجر أتويان بدروزاني يا رسول الله صلى الله عليه وسلم كانت الضمير إما لليهود لأنهم أقرب ذكرى كانت أجر زولك كان أتويان بدروزاني لبروين نزيكترين كسك لو آتي باس كراينا آتي بيشوتر باس زولك وإما للمشركين يعني مشرك كان بقشتي كوانيش سندين شتيان لأخوان حرام كرب ديان داو بالخواي جور سبحانه وتعالى كخواي جور زفن مشتوا هموي أصل أساسي نيو افتراء لسرخوا إتر أجر زولك كان أتويان بدروزاني يا رسول الله صلى الله عليه وسلم يأخذ مشرك كان أتويان بدروزاني وإما للفريقين يعني هوردو لا أوانك وأتو بدروزانا بيان بلي فقل ربكم ذو رحمة واسعة پروردگارتان خاوني رحمتي زور فراوانا يمهلكم على التكذيب مهلتان بيدا لسروي كواب بيغمبر بدرو دزان صلى الله عليه وسلم فلا تغتروا بإمهاله مهلتان بيدا لسر أو تكذيبي كوادي كان يتر هالمخلتين بو مهلتي كوا هتا لوتان هتا سربي فإنه لا يهمل كواتا يمهل ولا يهمل رب العالمين مهلت داتا وكو بقريوا برام إهمالدناك هل هندا بدقري يتر أقادار با فسارعوا إلى رحمته تي كأو پروردگارك وخاون رحمته واسعة فسارعوا إلى رحمته بأسبابها هول بدن خيراب كان لبو بدس هيناني رحمتك إخواي قولا باقرت نبري هوكاركاني بدس هيناني رحمت كاتب بدس هيناني رحمة إخواي قولا أسباب هوكاره التي رأسها وأسها ومادتها كأصل أساسي همو أو أسبابانك وهوكار لبويك ورحمة إخواي قول بدس بنتسيا تصديق محمد صلى الله عليه وسلم فيما جاء به برازانيني بيغمبراتي محمد المصطفى صلى الله عليه وسلم بو شريعتي كهناتي واتهاتنا ناو دايري إسلام باشترين هوكارا لو بدس هيناني رحمتي پروردگار ولا يرد بأسه عن القوم المجرمين بأس فمعناه العذاب الشديد سزاي هرتون أي الذين كثر إجرامهم وذنوبهم واتا بأس عذابي تندي خواي قولا ناجر دريتوا لكساني شي مجرم كخواي قولا بيان دنيري مجرم أوانيك وكثر إجرامهم وذنوبهم مجرم أو كسيك زور تاوانو قناهي كرديا فاحذروا الجرائم الموصلة لبأس الله تلقى داربا خوتان باريزن لو تاوانانيك
دەتانگەینتە ئەو ئاستەی کەوا مستحق دەبن بە عەزابی خوای گەورە ئەتی ئەعظەمها وەڕەئسها کە گەورەترین ئەو هۆکارانەی کە مستحق دەکا بە سزادانی رب العالمین چییە؟ تەکذیب محەممەد صلی الله عليه وسلم بە درۆزانینی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم کەواتە ئەوەیان گەورەترین سەبەبە کەوا مستحق بکا بە عەزابی خوای گەورە ولا يرد بأسه عن القوم المجرمين بأسي خوای گەورە مجرم لێرە و لە چەندین جێگایان کە خوای گەورە باس کردێ گەورەترین جەریمە کوفرکردنە بە خوای گەورە سبحانه وتعالى ئیتر بەسی خوای گەورە کە بێ لە بۆ کەسانشی مجرم عەزابی خوای گەورە بێ هیچ کەسێک نییە بیجێڕیتەوە ئەی ومع رحمته فهو ذو بأس شديد کە لە پێشەوەی دەفەرمێ فربكم ذو رحمة واسعة بەڵام لەگەڵ ئەو ڕەحمەتە واسعەش کە سزا بدە سزای زۆر توندە وفيه ترغيب لهم في ابتغاء رحمة الله الواسعة ئیتر ئەوە هاندانە رب العالمين هانیان دەدا کەوا هەوڵ بدەن ڕەحمەتی ئەو ڕەحمەتە واسعەی خوای گەورە بەدەست بینن وذلك في اتباع رضوانه بەهۆی ئەوەی کەوا بچن بە دوای ئەو شتاندا بڕۆن کە دەبێتە مای ڕەزامەندی رب العالمين وترهيب من المخالفة ترساندن و هەڕەشەشە ئاگادار بن مخالفەی نەکەن بەڵێ لە دوای وإن المشركين وەکو لە تفسير سعدي دەڵێ أن المشركين لما لزمتهم الحجة کاتێکەوە حجەی خوای گەورە هاتە سەر مشریکەکان ببطلان ما كانوا عليه من الشرك بالله بۆیکەوە بەیانی کرد ئقامی حجەی لەسەرکردن بۆیکەوە ئەو عەقیدەی ئەوان لەسەریدان عەقیدەی باتیلە ئەوەی کەوا شەریک لە بە خوای گەورە بڕیار دەدەن وتحریم ما لم يحرمه الله وشتانێک لە خۆیان حرام کە خوا لەوانی حرام نەکردیە أخبر تعالى عنهم بما سيقولونه من شبهة يتشبثون بها لشركهم وتحريم ما حرموا ئیتر خوای گەورە لە دوای ئەوە پێمان ڕادگەین کەەوە ئیقامی حجەیان لەسەر کرد خوای گەورە سبحانه وتعالى کەوە ئەوان مشرکن لەو عەقیدە پوچەڵەی کە هەیتیان و هەروەها لەو شتانێکەوە لە خۆیان حرام کردێ هیچ حجە و بەڵگە و دەلیلیان پێ نییە ئیتر لە دوای ئەوە خوای گەورە پێمان ڕادگەین کە ئەوان چ بەڵگەیەکیان هەیە یاخۆ چ دەڵێن لە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفائدة الإخبار بما سوف يقولون توطين النفس على الجواب ئیتر پێش وەخت پێش ئەوەی وا بڵێن خوای گەورە فەرمووی وا دەڵێن تاوەکو تو ئامادەبی لە بۆ جوابدانەوەیان تاوەکو لات غەریب نەبی کاتێکەوە وا دەڵێن ئەوە شێکە لە ئەعجازەکانی قورئانی پیرۆز و بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە قورئانی پیرۆز لای رب العالمینەوە هاتیە ئەگەر نا پێغەمبەر صلی الله علیه وسلم کو ئەو مجازەفەیە دەکا بڵێتن ئەوان وا دەڵێن لە کاتێکدا کە ئەگەر لەو فەڕەزنا وایان نەگوت بە خوای گەورە پێش وەختە دەفەرمی وا دەڵێن وفعلا واشیان گوت ومكافحتهم بالرد وإعداد الحجة قبل أوان كواتا خواهي كبيش وقت وادا فرمي أوان وادلين تا خود آماده بكي وبيت غريب نبكي وقسيدا كانوا بابلين حجة ورد جوابتها بلبو أو قسيك أوان دكان يتر خواهي قرد فرمي سيقول الذين أشركوا كسانيش مشرك دلين لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا ئەگەر الله سبحانه وتعالى ویستی لەسەر بواە نە ئێمە نەباب و باپیرانمان تووشی شرک نەدەهاتین ولا حرمنا من شيء ئەگەر رب العالم ویستی لەسەر با هیچ شتێشمان لەسەر خۆمان حرام نەدەکرد كذلك كذب الذين من قبلهم ئابە و شێوێ ئەوانە پێشیوانیش بە هەمان شێوە درۆیان کرد حتى ذاقوا بأسنا حتى وەکو بەردەوام بوو لەسەر عەقیدە پوچەڵەکەیان لەسەر درۆیەکەیان حتى وەکو بەئس و عەذابی خوای گەورە هاتە سەریان و ئەوان چێشتیان خوای گەورە دەفەرمێ ئەوجا پێیان بڵێ قل پێیان بڵێ هل عندكم من علم فتخرجوه لنا هیچ علمێکتان پێیە تاوکە بۆ ئێمەی دەربینە لەسەر ئەو قسەی کە دەیکەن دەڵێن ئەوە بەویستی خوایە سبحانه وتعالى إن تتبعون إلا الظن ئەوەی کە ئەنگۆ بە دوایدا دەڕۆن هیچ نییە تەنها گومانێکە ظنێکە وإن أنتم إلا تخرصون وەوەی ئەنگۆ دەڵێن هیچ نییە تەنها درۆ نەبی یعنی ئەوان لە دوای ئەوەی کەوە ئەو هەموو قەباحەتەیان کرد لە عەقیدە و لە تەحریم و تەحلیل لە حەرامکردن و بە حەلال زانین کە هەمووشیان دا پاڵ خوای گەورە سوبحانه وتعالى دەیانەوێ مبررات لخوان بينو كوا خوا ويستي لسر اما بدست خو ما كواته وكان امام مجبرين
طبعا درۆ دەکەن و خۆی دەکەن ئەو درۆیە کە دەیکەن. سيقول الذين أشركوا لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا ولا حرمنا من شيء. ئیتر خوای گەورە دەفەرمێ سەیەقول وەک گوتمان کەوا خوای گەورە دەفەرمێ ئەوانە لە داهاتوودا دەڵێن ئەگەر خوا ویستی لەسەر بە ئێمە و باب و باپیرانمان شەریکمان بڕیان نەتدا لە بخوا و هیچ شتێکمان لە خۆمان حرام نەدەکرد. یعنی ما حرموا من البحائر والسوائي وغيرهما، يعني نا شەریکمان لە بخوای گەورە بڕیار دەگەر خوا ویستی لەسەر بە نەی شتێکمان لەسەر خۆمان حرام دەکرد وەکو ئەو جۆرە حوشترانی کەوا لە خۆیان حرام کردبوو. ئیتر دەڵێ هذا إخبار من الله أن المشركين سيحتجون على شركهم وتحريمهم ما أحل الله بالقضاء والقدر. كواتە خوای گەورە دەفەرمی مشریکەکان ئەوەی دەکەنە حجە لەسەر شیرکی خۆیان و لەسەر ئەوەی کەوا خوای گەورە شتێک کە لەبویان حەڵال کردەوە حەڕامی دەکەن، مشریکەکان چ دەکەنە حجە لە بۆ خۆیان، چ بەڵگەیەک لە خۆیان دەینەوە؟ دەڵێن قەزا و قەدەری خوایە، خوا بڕیاری وایە ئێمە وا بکەین. ويجعلون مشيئة الله الشاملة لكل شيء من الخير والشر حجة لهم في دفع اللوم عنهم. ئیتر ئەوەیە کە خوا ویستی لەسەر ئەوەی کە ئێمە دەیکەین بە ویستی خوا سبحانه وتعالى پێویست نەک ئەمە گلەیمان لێ بکرێتن. وقد قالوا ما أخبر الله أنهم سيقولونه. ئیتر فعلا واشیان گوت ئەوەی کە خوای گەورە دەفەرمی وا دەڵێن وەکو لە ئەضواء البەیان دەڵێ کاتێک کە خوای گەورە لێرە سيقول الذين أشركوا ئەوانە وا دەڵێن دەفەرمی ذكر في غير هذا الموضع أنهم قالوا ذلك بالفعل. كاتە لێرەدا خوای گەورە دەفەرمی ئەوان وا دەڵێن لە داهاتوو وبالفعل لە ئاەتی تر دەفەرمی وایان گوت وەکو لە سوورەتی النەحل دەفەرمی وقال الذين أشركوا لو شاء الله ما عبدنا من دونه من شيء. كواتا عين لێرە دەفەرمی وا دەڵێن لە داهاتوو لە سوورەتی النەحل دەفەرمی گوتیان فعلا وایان گوت ئەگەر رب العالمین مەشیئەتی لەسەر بە ئێمە غەیری ئەڵڵامان نەدەپەرست. وهروە لە سوورەتی الزخرف دەفەرمی وقال لو شاء الرحمن ما عبدناهم ئەگەر الرحمن ویستی لەسەر بە ئێمە غەیری ئەڵڵامان نەدەپەرست. ومرادهم أن الله لما كان قادرا على منع من الإشراك ولم يمنعهم من إن ذلك دليل على رضاه بشركهم. ئیتر ئەوان مەبەستیان ئەوەیە کاتێک کەوا رب العالمین دەزانی ئەوانەوە شرکیان لە بۆ خوا پەیدا کرێ و دەشتوانی منعیان بکە کە منعیان ناکە بەڵگەیە لەسەرەوەیکەوە خوا پێ ڕازێ والعیاذ بالله. ولذلك كذبهم هنا بقوله. لێ خوای گەورە لەو ئاتە و لە ئاتەکانی تریش بە درۆیان دەخاتەوە لەو قسەی کە ئەوان دەیکەن بەوەی کەوا قل هل عندكم من علم فتخرجوه لنا. هیچ علمێکتان پێ هەیە کەوا فعلا خوای گەورە پێ ڕازێ بەوەی کەوا ئەنگۆ لەسەری دانە. وكذبهم في الزخرف لسورة الزخرف عين بدران دخاتوا بويك هذا ما لهم بذلك من علم إنهم إلا يخرصون. هيز بلغة شامبينيا تنها درودة كان كاتك وذلين خوا بيرازية ولا سورة الزمر إخوة يقول ولا يرضى لعباده الكفر. رب العالم بهيت شويك رازينية بندكاني كفر بكن بهيت شويك خوا يقول رازينية بندكاني كفر بكن كواتا بەڵگە هینانەوە بە قەزا و قەدەری خوای گەورە لەسەر شیرکەکان کەوا زۆرێک لە مشریکەکان وەکو خوای گەورە دەفەرمی وا دەڵێن و کەسانێکی گوناهبار و تاوانباریش لە ئومەتی ئیسلامیش کابرا عەرق دەخواتەوە لۆ عەرق دەکا کە خوا نووسیتی لەسەرم کابرا کەسێکی بەناحەق کوشت لۆ کوشتت کاکە وەڵا خوا نووسیت نەخێر ئەوە بەڵگە نییە ئەوە ڕاستە تو با کامیلی ئیرادەی خۆت کوشتت بە کامیلی ئیرادەی خۆت عەرقت خواردەوە بە کامیلی ئیرادەی خۆت شەریک لە بە خوای گەورە بڕیارە. بەڵێ خوای گەورە سوبحانه وتعالى اختیاری دایتە دەست ئەو بەشەرە و توانای پێبەخشیە چاکە و خراپە بکە ئیتر بە کامیلی ئیرادەی خۆی چاکە دەکایان خراپە دەکە. بەڵام خوای گەورە فعلا سابقا دەزانی کە ئەو ئینسان چاکە دەکایان خراپە دەکە ئیتر خوای گەورە فعلا نووسیتیەوە بەڵام فەرزی نەکردە لەسەری بەڵام علمی غەیبی پێکەوە دەزانی ئەو ئینسان بە ئیرادەی خۆی چاکەیان خراپە دەبژێت. و دواتریش چێ دەزانی کە خوای گەورە لە بۆی چی نووسیە تاوەکە ئەوە جێبەجێ بکە ئێمە نازانین خوای گەورە چی لە بۆ ئێمە نووسیە بەڵام کاتێک کەوا دەیکەین دەزانین خوای گەورە سابقا نووسی بووی ئەو شتە دەکرێت بەڵام خۆ فەرزی نەکردبوو لەسەرمە خوای گەورە فەرزی نەکردبوو لەسەرمە کەواتە بەڕاستی حجە هینانەوە بە مەشیئەتی خوای گەورە حجەیەکی باتیلە خوای گەورە ئێرادەی بە ئێمە بەخشیە و تاقیشمان دەکاتەوە وەکو ئەو بابەتە چەند جار باسمان کرد دیارە پێویستی بە ڕوونکردنەوە زیاتر شێ بەڵام لەبەر تەوابوونی کات
بەپشتوانی رب العالمین لەوانەی داهات و زیاتر باسی لێوە دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.